لركلة الجزاء، وفرحان يتقدم الآن. فرحان وهدف أول. تستمر. اخطر الآن العرضية. جول خلاص. جول أول الأهداف. حلوة الكورة. لسه سرتا بناي خوا منو يارجان تقريبا ما 3-4 صار لي عندنا دروي مثلا شاري خوم ياريم كردوا هرچند من لبداية شو كياريم كرد يعني من خوم يارجان الكركوك دانشتوين زور بي او ياناني كياريم وكر السليماني كلا الروشتم لهولير ياريم كر وانيش هردور من لمال خومانو بلا موكو يارجان يعني حس تقريبا مرتاحي شكم لنا وكردايتو ومشانه يعني حس بو غريبي وناقل ومشانه بلا 3 سال تقريبا لدروي يعني شاري خوم وقبل ياريم كردوا وأنا شو لا زاخو ياريم كردي أكثر وجاريكشان لنادي زورا وأمصالش لين نفط الوسط براسي يعني وكو جوازي يعني من تقريبا بالله موكو داهاتهم لقال بالله يارزانا كان يتر يعني وكو مثلا إيفان ومانا كم صالح بو براسي هزب جوازي كي زور ده كان تقريبا فرقي كي زوري هي لقال يعني مثلا دوري كردستان يعني دوري مثلا لقال هوليرة يعرف كيتو بيتو شاري كتير فرقي كي زوري هي ابو يارزاني كور يعني شت زور في ادبيه استفاده زوري اللي ذكا يعني براسي لك صالاني دهاتو مثلا او يارزاني كدر شوا فرقي كي زوري هي لقال يارزاني كي كورد مثلا كدرنا شوا براسي يعني اضافي كي زور ذكا وي بلام قرص بهمان شيء بهمان كات يعني اشتكي قرص ابو يارزاني كورد لبروي كرد يعني مثلا اختلاطك زوري نية يك زمان شي زور يعني مثلا زور بيان زمانك يعني زور باش نازانن او يعني فرقك زور دكا ابو يارزان بلا موكو بعام استفاديك زور دكا يعني اضافيك باشا بيبو صالين دهاتو كبقرتو يعني مثلا يعني كي خوي لك يعني هولير بقريتو استفاديك زوري يا ابوي من بوك خوم بابلين سالك هر يعني هولير ياريم كردن زيكي اتوانم بريم لا تازه بيجشتوانوا تاكو جشت ماستي خلي نابي عراقي يارين بو يعني هولير كرد بلام لو دواي يعني بابلين ك يعني هولير كشاو لخولكا اما كومل جاريزان رومان كرد دروا رومان كرد يعني كاني بغداد هستا اما للشاري نزفين يعني نفتينا وراست دتوانم بريم ليرة جیاوازیک هەیە لە نێوان باولیانە کوردیەکان و ئەو یانانی کە لێرە هەنە لە یانە کوردیەکان ئەتوو باڵێن دەتوانم بڵێم لە هەموو ڕۆیەک ئاسوودەتر بووی چونکە لە ناو هاندەرانی خۆت بووی لە ناو یانەکەی خۆت بوو باڵێن دەتوانم بڵێم لە ناو عائلەی خۆت بووی ئێستا کە ئێمە هاتووینە دەرێ بێگومان جیاوازێکە ئەوەیە کە ئەتوو بە پیشەگەر حسێب دەکرێت بەڵام پیشەگەربوونیش تۆزێک زەحمەتە یعنی هەر یاریزانێک کە دەستە دەرەوەی باڵێن یانەکەی خۆی یان شاری خۆی بێگومان تووشی کۆمەڵێک گیر و گرفت دەبتەوە لە ڕووی باڵێن مادی و لە ڕووی دەرونیەوەش بەڵام ئەلحەمدولیلا یعنی ئێمە دەتوانم بڵێم خۆمان لەگەڵ ئەو بارودۆخە ڕاهێنایە یعنی دەتوانم بڵێم گونجاینە لەگەڵ بارودۆخی یانەکە و هەم شارەکە من نیاز سەرەتا یاریکردنم لە لاوان یانەی هەولێر بوو دواتر هەر لە یانەی هەولێر هەموو تیپەکانم بینی تیپی دووەمی خولی کوردستان و تیپی دواتر سەرکەوت منیان سەرکەوت بۆ تیپی یەکەم و لەو ماوەیەدا من ئەلحەمدولیلا لە یانەی هەولێر زۆر شت فێر بووم و زۆر لە ژیانی وەرزشیم ئیستیفادەم کردبوو بەڵام ئەو ساڵەکە بەڕاستی نقطەی تەحەولم ئەوە بووکەوە ڕووم لە یانەی نەوتی ناوەڕاست کرد لە نەجەف تێکەڵبوونم لەگەڵ BHK وەرزشی و جیاواز لە شارەکەم بەڕاستی وەتەرخانێکی گرنگ بوو لە ژیانی وەرزشیم فێری زۆر شت بووم کەوا لە پێشووتر لە یانەکەم لێندە لەوانێت تووشی ئەو ڕووداوانە نهات بووم والحەمدولیلا بە شێوەیەکی عام من بە شێوەیەکی سەرکەوتووی دادەنێم کە هاتوومم بۆ ئێرە ئینشاڵڵا لە ژیانی داهاتوم هەوڵ دەدەم زیاتر بەرەو پێش بچم و زیاتر هەوڵی باشتر بوون بدەم ئینشاڵڵا بەڕاستی ئەزمموی زیاتری دەوێت کە لە دەرەوە یاری دەکەی کە لە دەرەوە ژاری دەکەی فەرقەکەی ئەوەیە لە دەرەوە زیاتر ماندووبوون دەبێت خۆت ماندوو بکەی بۆی لە تشکیلی سەرەکی جێگای خۆت بکەیەوە و حەز دەکەم کە لە دەرەوە یاریش دەکەی بۆ ناوبانگ و بۆ لە دەرەوە یعنی بۆنکردن لە دەرەوەش باشتر دەبێتە
بمن وابي يعني اوش تنمينتن يعني زان كان بين دروج باشتري يعني نقدر درو العراق بالكل كبيتو بينو دروي العراق يعني كان دروي العراق دتوام بس دروي عراقي يعني لاسيا ريبك او بو دبيت الرجاج اسانتريج بو بيوندي با يعني كان درو بكي براسي وەکو دڵخۆشی یعنی ئەمن باواقع قسە بکەم لەگەڵتان نادیە وەکو یاریکردن شکر یعنی کێشەم نەبوو یاریم کرد و یعنی ئاسێک الحەمدوللا بە شادەی هەموو کە خەڵک یعنی ئاسێکی باشم پێشکەش کرد بەڵام وەکو مرتاحی بەڕاستی یعنی ئەو مرتاحیە نەبووم لەم نادیە لەبەرەوەی یعنی زۆر شت یعنی وعدرا مثلا دابین نەکرا مثلا ئەو پێویستانێک ئێمە پێویستمان پێ بوو وەکو یاریزان مثلا ئەو شتانە دابین نەکرا بوومان بەڕاستیەوە تەسیرێکی زۆری هەبوو لەسەرمان و هەرەوەیش وای کرد کە مثلا من کێشەم دروست بێت لەگەڵ یانەکە چونکە ئەوان یعنی هەندێک شت بوو ڕاستگۆ نەبوون لەگەڵمان ئێمە بەواقع قسە بکەین هەرچەندێ من خۆش تا یاریزانی هەم نادیەم مەسە بێ واقعەکە قسە بکەی کە بڵێ مثلا ئەو شتانەی ڕووی داوە بەڕاستی ئەوان شت زۆرە بوو لەگەڵمانێ ڕاستگۆ نەبوون بەڵام هیوادارم بۆ ساڵانی داهاتووە میانەیە یعنی هەموو مقاوماتی هەیە چکم یەک ساڵ لە دەوری بردووە ئەو ساڵی ترش اتحاد ئاسیایی و مشارەکەی کرد یعنی وەکو ناوێکی باشی یعنی بۆ خۆی دابین کردووە لە دەوری عێراق هیوادارم ساڵی داهاتووەمانە یعنی مثلا یعنی باشتر بکەن لەگەڵ یاریزان ئەگەر مثلا بە تایبەتی ئەوانەی وا لە دەرەوە دێن یعنی تۆ شاری خۆت مثلا قەی ناکە ئەگەر هەندێک شت بێ لەگەڵیانە مثلا يعني تحملي دەکەن بەڵام ئەوانەی لە دەرەوە هاتنە قورسە بێ یعنی تۆ مثلا ئەو ماڵی جێشت و عایلەی جێشت و هەمووی جێشت و هاتۆ بۆم نادیە تۆش ئەو شتانەی دابینی نەکەی بۆی کە ئەو پێویستی پێیە ڕاستی قورس دەبێ بۆ یاریزانانی کە بێن لێرە ئاست پێشکەشکەن ئەو شتانە هیوادارم بۆ داهاتوو باشتر بن ئینشاءڵڵا. پیشەگەربوونیش تۆزێک زەحمەتە یعنی هەر یاریزانێک کە دەستە دەرەوەی با بڵێن یانەکەی خۆی یان شاری خۆی بێگومان تووشی کۆمەڵێک گیر و گرفت دەبتەوە لە ڕووی با بڵێن مادی و لە ڕووی دەرونیەوەش بەڵام ئەلحەمدوللا یعنی ئێمە دەتوانم بڵێم خۆمان لەگەڵ ئەو بارودۆخە ڕاهێنە یعنی دەتوانم بڵێم گونجاینە لەگەڵ بارودۆخی یانەکە و هەم شارەکە تۆزێک پیشەگەربوون لە عێراق دەتوانم بڵێم تۆزێک ئەستەما چونکە بەهۆی با بڵێن شارەکە دەتوانم بڵێم مساعد نییە بۆ یاریزان هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی دەرونیەوەش تۆزێک یاریزان لێرە دەتوانم بڵێم ئەگەر نەتوانێت بەسەر باری دەرونی خۆی زاڵ بێتن تۆزێک ئەستەمە بتوانی لێرە یعنی هەم بەردەوام بێت و هەم بشتوانێتن وا بکاتن تەئسیر لە ئاستی نەکاتن بەڵام ئەلحەمدوللا یعنی ئێمە دەتوانم بڵێم بەسەر کۆمەڵێک شت زاڵ بووینە توانی وتمان خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو بارودۆخە و ئینشاءڵڵا یعنی لە داهاتوو بتوانی پیشەگەربوونی زیاتر بینن چونکە بەڕاستی سوودی پیشەگەربوون ئەوەیە دەتوانم بڵێم ئەتوو وا بکەیت چۆن زیاتر پیشەگەربی یعنی ئێستا لێرە ئەزمونێکی زۆر باشمان کۆکردەوە و مامەڵەکردنی یانەکان لەگەڵ یاریزان با بڵێن پیشەگەر ئێستا دەزانین چۆنە یعنی ئێستا بۆ ساڵی دابێ یان بچینە هەر یانەیەک لە دەرەوە دەتوانین یەکسەر لە بارودۆخەکە ڕابێ. ركلة الجزاء وفرحان يتقدم الآن فرحان وهدف أول تستمر اخطر الآن العرضية جول خلاص سمها بالثاني في الوقت القاتل العرضية ولا أروع يبدو أنها من فرحان شكور المتابعة لصالح زديد الأهم والمهم للفريق الأخضر أنه يسجل الثاني يحسم النتيجة.